بخير هاتن برنامج دیا کورت کنکشن جدنگی امریکا لواشنطن نها دمجمیر هشتی سپیدا رجا یک شمیه اسلاف و رزین گرم جمن داخل شمو و هفکار هیرو زنگنه ئەمڕۆ 21 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر گەورەترین هێرشی تیرۆریستی لە مێژووی هاوچەرخدا بۆ سەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. لە هەمان کاتدا بەریتانیەکان بەردەوامن لە پرسەگێڕان بۆ شاژنی وڵاتەکەیان و قوڵبوونەوەی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان تورکیا و یۆنانیش بەشێک دەبن لە بابەتەکانی ئەمڕۆمان لەگەڵ چەندین بابەتی تر. یەک جوانە ژی پێش هاتن شەڕی ئۆکرانیانە. بەڵێ ئازیزان ئەمڕۆ وەکو ئاماژەمان پێکرد ساڵیادی هێرشە تیرۆرکاریەکانی 11 سپتەمبەرە بۆ سەر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کاتێکە تیرۆریستان چوار فڕۆکەی بازرگانیان ڕفاند و بۆ فڕۆکانە هێرشیان کردە سەر نێوەندی بازرگانی جیهانی لە نیویۆرک، پەنتاگۆن و کێڵگەیەکی پێنسیلڤانیاش. هەموو دیمەنە ترسناکەکانی 11 مانگی نۆی ساڵی 2001 کە ئێستاش هەندێک کەس پێوەی دەناڵێنن لە ماوەی کەمتر لە 102 خولەکدا ڕوویاندا. لەو ڕۆژەدا 2996 کەس گیانیان لەدەستدا و ئەو ڕووداوە خراپترین هێرشی تیرۆریستی بوو لە مێژووی هاوچەرخی ئەمریکادا. کاتژمێر 7:59 خولەکی بەیانی چوار فڕۆکە کە ڕفێنەرەکانی تێدا بوون هەستان. 8:46 خولەک یەکەم فڕۆکەی ڕفێنرا و خۆی کێشا بە باڵەخانەی باکووری نێوەندی بازرگانی جیهانی لە نیویۆرک. 8:59 خولەک پۆلیس فەرمانی چۆڵکردنی هەردوو باڵەخانەکەیدا. 9:03 خولەک فڕۆکەی دووهەم خۆی کێشا بە باڵەخانەی باشووری نێوەندی بازرگانی جیهانی. 9:05 خولەک بە سەرۆکی ئەو کاتە جۆرج بوش ڕاگەیەندرا کە ئەمریکا کەوتۆتە ژێر هێرشی تیرۆریستان. لەو کاتەدا سەرۆک لە خوێندنگایەکی سەرەتایی بوو لە فلۆریدا. کاتژمێر 9:37 خولەک فڕۆکەی سێهەم خۆی کێشا بە بەشێکی پەنتاگۆندا. 9:42 خولەکیش دەستگای هێڵە ئاسمانەکانی ئەمریکا هەموو فڕۆکەکانیان بە ئاسمانی ئەمریکاوە نیشاندەوە. 9:45 خولەک کۆشکی سپی و کۆنگرێس چۆڵکران. کاتژمێر 9:59 خولەک باڵەخانەی باشوور لە نێوەندی بازرگانی جیهانی ڕووخاو. 2:03 خولەکیش فڕۆکەی چوارەمی ڕفێنراو لە کێڵگەیەکی پێنسیلڤانیا کەوتە خوارەوە پاش ئەوەی سەرنشینەکانی نێو فڕۆکەکە و کارمەندەکان ڕوبەڕووی ڕفێنەرەکان بووبوونەوە. کاتژمێر 2:28 خولەکیش باڵەخانەی باکووری نێوەندی بازرگانی جیهانی ڕووخا. بەڵێ تەماشەوان هێژا لەوێ بیرەوەریا 21 ساڵیە ساڵڤەگەڕا ئێریشین تیرۆریستیین 11 سپتەمبەری مە چەند راپۆرت هەنەوە ئەمن گەل پەیامێنن خۆشی بەردەوام بن لێ وەکو دزان و ئەمریکی لەوێ ساڵڤەگەڕێ هەموو ساڵان کو ئەو ئێریش هاتنەکردن سەر برجین بازرگانیە جیهانیە نەتەوێن یان نیویۆرکی و هەروە ساڵی سەر پەنتاگۆنی هەلبەت ڕێزی لێ قوربانیان دەگرن. هەلبەت ما هەناک راپۆرت هەنا ئەمە ئیرۆ تەماشا بکەن لێمە دەخواست ئەم بێژن و ئەو موسەخانە لە جێ ئێریشین 11 سپتەمبەرێ هاتی ئافراندن و دانین نەهاگرتیە بتنێ ji بۆ قوربانیین کە سوکارین قوربانیان و ڕێزیە دێ کە سوکارن خۆ بکردن ئەم هەرن جەم vê راپۆرتی و ئەمێ ڤەگەڕن بیسان جەموە. هەر کە یادی 11 سپتەمبەر دێت کە سوکاری قوربانیەکان ئەو ڕۆژە مەرگە ساتەیان دێتەوە یاد. کەنەک خەڵکی سیڤیل لە ئەمریکا قوربانیە گەورەکە بوون. لە وڵاتانە سوپاکەیان ڕووی تێکرد خەڵکی سیڤیل قوربانیە بێگوناهەکە بوون. مامۆسای زانکۆ و شارزای بواری سیاسی و مێژوو لە زانکۆی جیمس مادیسن پێی وایە دوای تێپەڕینی 21 ساڵ بەسەر 11 سپتەمبەردا یەکەم جارە ئەو یادە لە چاو ساڵان جیاوازترە بێت بە هۆکاری زۆر لەوانەش گەڕانەوەی زۆری سوپای ئەمریکا بۆ نیشتیمان. This year, I think the anniversary prompts a different kind of set of questions. ئەم ساڵ یادکردنەوەکە جۆرێک لە پرسیاری هێناوەتە ئاراوە لەوەی ئەو شەڕی ئەفغانستان لەبەر چی بوو، مەبەست و دەرەنجامەکانی چی بوون، هەروە ڕنگدانەوەی دەبێت بۆ فێربوون. لەوانەیە دووبارە بیر لە هەندێک لە پرۆسی بڕیاردام بکەینەوە لە جێبەجێکردنی پلانەکاندا و لایەن و بواری تر لە جەنگێکدا کە تیایدا سەرکەوتوو نەبووین. Decision-making processes. لە دوای ڕووداوی 11 سپتەمبەر شەڕی دژی تیرۆر هاوپەیمانان بە سەرکردایەتی ئەمریکا ڕوبەڕووی وەستانەوە. بەڵام
بە پاشەکشی ئەمریکا لە ئەفغانستان و گەڕانەوەی تالیبان بۆ سەر دەسەڵات و مانەوەی ڕێکخراوی قاعیدەش ئایا شەڕی دژی تیرۆر کۆتایی هاتووە؟ لەوە تێگەشتون کە لە ڕاستیان ڕوبەڕووبوونەوەی تیرۆر ڕەنگە بەچەک ئاسان نەبێ ئەوەی کە پێویستی بە ڕێکاری دیپلۆماسی و بە ڕێکاری مەبدەئی هەبێ بۆ کارکردن لەسەر ئەم گروپانە بۆ بەکارهێنانی وڵاتەکانی خوان و هێزە ناوخۆیەکانی خوان بۆ ڕوبەڕووبوونەوەیان وەک لەوەی کە هێزی سەربازی خوان بێن. بعد الحرب العربية الثانية لما سقطت النازية دوای جەنگی جیهانی دووهەم کاتێک نازیەکان ڕوخان پلانێک هەبوو بە ناوی مارشال پلان، بەڵام لە ئەفغانستان و عێراق پلانێکی تونند و تۆڵیان نەبوو تاوەکو وڵاتەکە دروست بکەنەوە و نمونەیەکی سەرکەوتوو بخەنە بەرچاو. زۆرێک لە خەڵکی ئەمریکا پشتیوانی ئەوە ئەکەن کە پێویستە سیاسەتی ئەم وڵاتە زرهێزەی دنیا لەمەڕ شەڕی دژی تیرۆر بە شێوەیەکی دیکە بێت. ڕای هاوشەوەی مامۆسای زانکۆکەش زۆر بوون. لەو باوەڕەدا نیم کە زۆرێک لەو سیاسەتانەی دوای 11 سپتەمبەر کردیان شتێکی کردبێ یارمەتی دەربوو بێت لە هەمبەر زۆرێک لە کردەوە تیرۆریستیەکان. لەو باوەڕەدام کە نیگەرانی بۆ زۆرێک لە خەڵک دروست کرد. لە دوای ڕووداوەکانی 11 سپتەمبەرەوە ئەسایشی زۆرمان بۆ دەستەبەرکراوە. پێویست ناکات بترسین و لە ترسا ژیان بکەین. هەموو ڕۆژێک بترسین لە کردەوەیەکی دیکە. باشە با خەڵک لەوە بگەن کە هێشتا شەڕی دژی تێرۆریزم کۆتایی نەهاتووە. دەخوازن بەرگریمان لێ بکەن لە هەر کردەوەیەک لەوێ ڕوویاندا. بەڵام سیاسەتەکانیشمان پەرچەکردداری خراپی هەبووە بۆ سەر خەڵکی دیکە و هەروەهاش ڕنگدانەوەی خراپی بە تایبەتی لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا هەبووە. ڕەنگە کات پێمان بڵێت دەسەڵاتەکەی ئەفغانستان چۆن دەسەڵاتێکە بێت ڕوو دەکەنە وڵاتانی جیهان و پێکەوە ژیان یان دەستی بەڕێکخراوێکی وەک قاعیدەوە دەبێت کە لە زۆر شوێنی دنیا مایی ئاشوب بووە و سەردەمی داروخانی فکری ئەو ڕێکخراوەشە. یحیا بەرزنجی گەنجی ئەمریکا، ڤێرجینیا. دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح لە بەردەم پەنتاگۆن کا بڕیارە ڕێو ڕسمێک بەبوونەی یادی 21 ساڵەی هێرشەکانی 11 سپتەمبەرەوە لەوێ بەڕێوە بچێت. بەڵێن بەیانیت باش پاش 21 ساڵ لەمەوبەر کاتژمێر 9:37 خولەکی بەیانی فڕۆکەیەک بە سەرنشینەکانی ناوێەوە لەلایەن تیرۆریستانەوە ڕفێنرا بوو وە خۆی کێشا بە بەشێکی ئەو باڵەخانەیە کە ئێستا تۆ لە بەردەمی ڕاوەستاوی. بەڵێن دەمەوێت بزانم 21 ساڵ پاش ئەوە ئەمڕۆ چۆن یادی ئەو کارە ساتە دەکرێتەوە. ئەلبەتە هێرۆ هەموو ساڵێک لەوە تا 11 سپتەمبەر دەستی پێ کردووە یادکردنەوەکان لە ئاستێکی زۆر گەورەدان. ئەمەش بە تەنها یەک مەبەستە ئەتوانین بڵین لەو مەبەستەدا دوو ئامانجەیە. یەکەمیان هێشتنەوەی ئەم ساڵیادە بە زیندوی لە ناو گەلی ئەمریکادا و بە تایبەتی لە ناونەوەی نوێی ئەمریکادا. خاڵی دووهەمیش نیشاندانی سووربوونی ئەمریکا بۆ بەرەنگاربوونەوەی تێرۆریزم جا لە هەر فۆرمێکدا بێ. ئەمڕۆ وەکو ئاماژە پێکرد لێرە لە پەنتاگۆن مەڕاستیمێکی تایبەت بەڕێوە دەچێت. ئەلبەتە ڕۆژی هەینی و ڕۆژی شەمە مەڕاستیمی تریش بەڕێوە چوون پێشوەخت وەک ئامادەکاری بۆ ئەم ساڵیادا. لە ئێستادا هەروە دێ و کەسوکاری قوربانیان زیاتر دەگەنە ناو باڵەخانەی پەرلەمان بۆ بەشداریکردن لەم مەڕاستیمەدا کە بڕیارە پاش نزیکەی کاتژمێرێک یا کاتژمێرونیەکی تر سەرۆک بایدن بگاتە ئێرە تاجەگوڵینەی خۆی دابنێ و هەروەها وتارێکیش لەم ساڵیادەدا پێشکەش بکات. بەڵێ باشە بڵێن سەرۆک بایدن خانمی یەکەمیشی لەگەڵایە و لە شوێنێکی ترە بێت چونکە وەکو دەستگاکانی هەواڵ ئاماژەیان پێکرد بوو کە کاربەدەستە باڵاکانی ئەمریکا و بە خانمی یەکەمیشەوە چۆنەڵی لە شوێنە جیاجیاکانی ئەم مەڕاستیمەکانە بن چونکە تەنها لە پەنتاگۆن ئەو مەڕاستیمە ناکرێت لە زۆر شوێنی تری ئەمریکا بەڕێوە دەچێت. نەخە لە هەر شوێنەکەی ئەمریکادا لە شاری نیویۆرک لە شانکسڤێڵی ستانی پەنسیلڤانیا و هەروەها لە پەنتاگۆنیش مەڕاستیمی تایبەت بە ڕێوە دەچێت. سەبارەت بە پرسیارەکەت جێل بایدن بڕیارە لە شانکسڤێڵ بەشداری ئەو مەڕاستیمە بکە و لەوێژ وەکو هەتا ئێستا کە ئاماژەی پێکرێت لە وتارەکەیدا
پێدەچێت باز لە ئەزمونێکی خودی خۆی بکە ینی وەکو دەگوترێ خوشکەکەی یەکێک بۆ لەو کارمەندانەی ناو ئەو گەشتە ئاسمانی کە بڕیار بۆ بکرێت بەڵام لەبەر هۆکارێک یا هەر هۆکارێکی کە بێ ئەو ڕۆژە نەچۆتە ناو فڕۆکەکە پێدەچێت جەل بایدن خانمی یەکەمی ئەمریکا باز لەم ئەزمونەش بکە. بەڵێن هیچی تر هەیە ینی کاربەدەستان باسی شتێکی ترەکە ئەمساڵ وەکو دەزانین ئەمە دووهەم ساڵیشە پاش ئەوەی کە هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان کشانەوە دووهەم یادی ئەوەیە 11 سپتێمبەر بکرێت هەندێک دەڵێن ئێستا با بڵین گۆڕانکاری بەسەرادێ لە پاش ئەو کشانەوەیە گۆڕانکاری بەسەر ئەم بۆنەیە شادێ و هەروەها بۆچوونەکان بە تەواوەتی ئەگۆڕدەیە یان چۆنەڵی خەمەکان ئیتر هێواش هێواش ئەڕەوێنەوە پاش ئەوە لەسەر ئەمە شارەزایان چی ئەڵێن؟ لەسەر ئەمە شارەزایان ئێرۆ زیاتر جەخت لەوە دەکەنەوە کە دەشێت ینی مەراسیمەکان تا ئەندازەیەک بڵین کەمتر ببنەوە بەڵام سووربوونی ئەمریکا هەرگیز کەمتر نابێتەوە وەکو تۆ ئاماژە پێکرد ئەمە یەکەم ساڵیادی 11 سەپتەمبەریشە پاش ئەوەی کە ئەیمەنە زەواهری دەکوژرێت یادەوەریەکە بە هەر شێوەیەک بێ لە هزری گەلی ئەمریکادا دەمێنێتەوە چووکە هێرچێک بوو بۆرچەخانێکی گەورەی لەسەر ئاستی جیهان دروست کرد مێژووی لە جیهاندا گۆڕی وەکو چۆن پێرڵ هاڵبەر ئێستا کە باسی دووەم شەڕی جیهانی دەکەی یاخو باسی هەر ڕووداوێکی دووەم شەڕی جیهانی بکەی دەست بەجێ لە ناو ئەمریکادا شارەزا پسپۆر ئاماژە بە پێرڵ هاڵبەر دەکەن بۆ 11 سەپتەمبەریش بە هەمان شێوەیە هەتا ئێستاش لە ماوەی ئەم 21 ساڵی ڕابردوودا ڕۆژە لە ڕۆژان نە ئەوەمان بیست نە ئەوەمان بینی کە بڵین باەخێک نادەن بەم ساڵیادە بە پێچەوانەوە ینی ئەو پەڕی ئامادە باشی ئەمە ئێستا لە بەردەم پەنتاگۆن داین هێرۆ ینی کاتێکی زۆری دەبێت تا خەڵکەکە دەچنە ژوورەوە ینی باری ئاسایشی بەو شێوەیە بەتوندی گیراوە. بەڵێن ئەمە یەکێکشە لەو یادانی کە ئەو کەسانەی کە ڕووداوەکەیان بیربێ لە تەمەنێکیان بوو بێکە ئەو ڕووداوەیان بیربێ لە هەر کوێیەکی جیهان بن یەکسەر بیریان دێتەوە ئەو ڕۆژەیان بیر دێتەوە کە چیان کردووە لەکوێ بوون کاتێک با بڵێن ئەم هەواڵەیان بیست. بەڵێن ساڵح لە بەردەم وەزارەتی بەرگری ئەمریکا زۆر سوپاس. سپاس بۆ تۆ. یەکەم ئێریشا تیرۆریستیە بەری 21 ساڵان لێ سەر ناوەندا بازرگانیە جیهانی لێ نیویۆرکی بوو هەلبەت ئەو جه هاتە وێرانکردن لە شووناوی مۆزەخانەك هاتیە ئافراندن هاتی دروستکردن ji بۆ ڕێزگرتنێ لە قوربانیان و لێوێ ئێریشی هەرسال ئەمریکیژی لێ نیویۆرکێ دیگەنە هەب ji بۆ بیرەوەری ئەف ساڵ دیارە ئەو مۆزەخانە ji بۆ خەڵکی هاتیەگرتن ji بۆ ku کەس و کارên قوربانیان دەریڤە هابتن ڕێزی لە کەس و کارên خوا بگرن دیارە ناونوان ساڵانە تێن خواندنی یەکێک ئەوەی کەسێن لەوەر هاتینە کوشتن دوێ ئێریشیدا نەها ڕاستەوخۆ بمەڕا پەیامێری دەنگی ئەمریکا سنان توش دەمیر سینان دەم باش ئەم دخوازن بزانن کە ئەو ڕێ و ڕسم ئەزانم کەمێک هەنێکی زوویە لە نیویۆرکی و لێ مەدخواست ئەو ڕسم بزانن چاوا تێنکردن لە کوی دەری تێنکردن. دەم باش داخل بەێ وەکی کوتێ زانین ئیرۆ 21 ساڵ بەرێ وەکی کوتێ زانین ئێریشا 11 دۆنی هاتەکردن ئیرۆژی ئەv ئێریش لەvê derê we ji bo qurbaniyan em bêjin seremoniyek were lê darxistin wek dego îro pişekî hêzû ye mirov em bêjin malbatin bi taybetî jî malbatên ku mirovên qurbanên qurbaniyên 11 dônê li vê derê hêdî hêdî dicivin avahî ew her du avahî wekî ku hûn jî dibînin di vir piş min bûn dibêjin avahiyên navenda bazirganiya cîhanê li vê deriya werî şatekirin ew roj em bêjin ev kolanana li vê derê di nav toz û dumanê de mabû ev ciyekê em bêjin pir li vê derê wekî em dikarin nişanê we bidin avahiyên nû hatine çêkirin em nikarin mesela hin tiştên wek berê li vir bibînin lê em bêjin mesela müzexane li vir hatiye ava kirin ji bo qurbaniyan hewz hatine çêkirin doraban hewzan navê wan qurbaniyan hemû hatine nivîsandin wekî ku tê zanîn ew wê rojê da mesela gelek agirkujer jî mixabin dema ku çûne alîkariyê di wê demê de jiyana xwe ji dest dabûn malbatê wan jî îro li verin ji bo qurbaniyê xwe wê rêz bigirin daxil vê gavê ewekî wego pişekî zû ye hetakî nîv saetê em bêjin seremoniyê dest pêke destlatdarê New Yorkê em bêjin valiya New Yorkê
و چه بن او سرمونی تشمره بیجاک بله سرمونی دا مالباتین قربانیان او جهن وکی مگو جهن بازرگانی جهانی و دری حوز هاتنه چکرن دورا وان حوزان ام بیجن ناوی وان قربانیان بلب هاتیه نویساندن یعنی ام بیجن نزی 30,000 کسان جیانا خوش دست بو مالباتی ورن لوی دری او جهن ناوی قربانیان هاتیه نویساندن و گلان دانن لوی دری و جبو وان و دعا بکن جبلی وجی یک نک یعنی او مالبات حمو بهفرا و ناوین قربانیان بهفرا بیجن و ام بیجن هنجیان ام بیجن یعنی آرمانج اوه کو ریزداری خو جبو قربانیان نشان بدن هر وها اویجی نشان بدن کو ام ویروجی ام قربانی خو بیر ناکن از باور کم آرمانج اوه هن بله از باور کم کو جگرا سروکی کاملا هارس ولی نیویورک با ایرو چکو ده نیوجرسی بود لکنفرانسا کی بو جبلی و انا کاربدستین دین حکمتی وکیل وربن و يعني بيجبني عشان تكرن جوانا بله هنجران جبو برگرین اولهی بالناف هر نافی هر کسی نادن کلیور به کلیور ناف اوین نادن یک چیز تشتک و هی داخل مثلا وجهه و اندبینن مثلا پشمن لوی دری ریزداری دکرن تانی مثلا ام بیشن مروبین که جبو مدیای دخابتن حمو نکارن هرن لوی دری پرتر ام بیشن دستلاتدار و مالباتن قربانیان دکارن هرن لوی دری جبر وجه ام دکارن نبی بیشن مثلا مروب مثلا کارکری مدیا یک ین وقت من نکردن هندوی داری تماشا بکن و داری به تایبتی چیتی کردن لی تشکی و های ادبیشم جبر برگرین ابلاهی به وی آوای دار خستن لی امید کردم بیشن والیا نیویورکی کتی هوکل لیبر بعدیسا هر وها سرک شردار نیویورکی دلاری به داخل سنان تجدمیر پیامبر دنگمر کال نیویورکی به مرا وگل که سپاس کاریگەری ئابوووریەکانی پەتای کۆرۆنا وای کردووە زۆرێک لە کاروبارەکانی شاری نیویۆرکدا بخرێن یەکێک لەو شوێنانەش بەشێکی تایبەتی مێژووی ئەمریکایە زانیاری زیاتر لەم راپۆرتەی دەنگی ئەمریکا ببیستن. جسقلا 2006 وکو موزخانه یا رزلینان قربانی هیرش 11 سپتامبر هاتی دامزراندن در فتک دایه به هزاران رزگاربوین و هیرشه دادردین خواه پار و بکن و جبیر بکن. هر جاره که من موزخانه پیشکشی دکر آنجی من خلق موزخانه دیگران دما از آتنا مال من حسن باشتر هبون و از آرامتر دبون من حس دکر که من تشتک پاروکریه و من هاریکاریه کریه و اوجی هستکه باش بود. لی خرابون روش آبوری گوجبر پندمیا کووید در کتهوله زیده بود و لحفده طباخ ای سال موزخانه هاته گرتن. دا هاتا میج خلکی تینه موزخانه سردانچین و تشتن لویر تینه فروتن تی و مخابن بی میوان تینه ور من نکاری خرجن کو پیویسن جبو موزخانی دابن بکن. هفده مزرینه را موزخانه جنیفر ادمز وب دبیجه بریا پندمی سالانه 300,000 زیارتوانان سردان آوری دگرن لی سال 2021 که تنی 26,000 کس هاتنه. موزخانه تشتین قربانیان وکه جانته بلا و ناسنامه اینوان نشان دادن لی تایبتمندی آوی موزخانه او بوکو در فتک بو کم کرن و هفدیتنا رزگار بوین گو جیروک و سرهاتین خوالویر پارو دگرن. ما اف به برنامه پروردهی یا پر مزن پرورده کرن دا که بکارن چیروکین خواه دناو کرتنویسک 15 خولکی آتشتین که هاتنه سر ایوان بیجن دناو در راستی و جماره این بویره 11 ایلونه و یا که ام جوان دبیسن گرک الهامی داده افتینه ویره دا که چیروکین روژا هری تراژیک دیروک امریکایی ببیسن. پرانی آوان کلو پلان و بین و گوهستن با موزخانه یا ولایت نیویورک لباجار البنی و هر وصال سرهیل انترنت جی و بین دیتن لی آلیگرین موزخانه دبیجن دبک و پیوندی نافبر رزگاربوین 11 سپتامبر و زیارتوانان با هر جناف بچد. تشتی کتوان 16 سالان دا مبو خلقی که ما دیتی کریه و پارو کریه همه روندکن چاوان و هم بسکرین بو. او گلک هستیار و مروویه وندابونا پاروکرنا مرووان و فیرکرنا نفش دهاتی تشتکه که امده بیریا و بکن. هر نیویورکیک و بیجته که 11 ایلون چه جاران جبر ناچه
û vê mizaxaneyê bi rastî derfet da xelkê ku çi cara ji bîra wan naçe û niha şermezariyê ku vê bête daxistin. Ev mozexaneya derfetek bû bû kartêkirinên dîrokeka zindî lê ya winda. Raporta Anshuman Apte, Helen Sindhi, Dengê Amerîka. دوحشەمبی جگرا سەرۆکی ئەمریکا کامەلا هەرس بۆ ژمارەکە پشتەوانین پارتیاخوا پارتیا دموکرات ئاخەفت لە جڤینە ئەف ساڵیا کۆمیتەیە نیشتیمانیە دموکراتان لە ناشنال هاربەر لە ویلایەتە مەریلاند خانم هەرس گوت گەفا و وڵاتێمە ڕاستی وێ دەبە گەلکێ مەزنە وێ گوت ژی ئەو گەف لەسەر ئازادی و دموکراسیە مەیە. خانم هەرس گوت و ئەف جڤین نیشانەکە و ئەم ڕێ نادن وان کەسێن تونڕێ کوخوا بوەکە ڕێبەران دەدن ناسکردن دموکراسیامە هەڵوەشینن. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. پاسەوانانی کەناراوەکانی تورکیا ڕایانگەیان کەشتەکانی پاسەوانی کەناراوەکانی یۆنان تەقەیان لە کەشتێکی بار هەڵگر کردووە کە لە سنووری نێونەتەوەی ئاو لە دەریای ئیجە دەسوڕایەوە. ئەمەش گرژیەکی نێوان ڕکابەرە ناوچەیەکانی زیاتر دەکات کە لە چەند هەفتەی ڕابردوودا پەرەیسەندووە. لە ڕاگەیەندراوەکەی تورکیادا هاتووە لە ئەنجامی تەقەکردنەکەی ڕۆژی شەممە کە لە 11 میلی دەریایی باشووری ڕۆژاوی دورگەی بوسکادای تورکیا ڕوویدا هیچ زیانێکی گیانی نەبووە. ئاماژەی بەوەش کردووە پاش ئەو هێرشە هەراسانکاریە لە دوو کەشتی پاسەوانی کەناراوەکانی یۆنانەوە دوو کەشتی پاسەوانی کەناراوەکانی تورکیا چوونە ناوچەکە و بەلەمەکانی یۆنان ڕۆیشتن. باڵێزخانەی یۆنان لە ئانکەرە وەڵامی تەلەفۆنی نەداوەتەوە و ڕوونیش نییە بۆچی ئەو تەقانە کراوە. گەلۆ چما لڤی دەمی ئەف کریز دنێڤبەرا تورکیا یۆنانستانیدا گەرم بووە و دەرکەتیە و نافبەریە ناتۆ و ئیکەتیا ئەوروپی گەهایە کوی دەرێ دنێڤبەراوان هەردوو وڵاتاندا بمەڕە ئۆزلم یاساک ئۆزلم دەم باش بەری ئەم بەرسەواتە بزانم سەروان دوو پرسانم دەخواست ئەس بزانم کانی چ تشتی نوتە زانیە یان تە بهیستیە لەسەر وی مەسەلات تەقەکردنی لەگەمیان و بەرسەوا تورکیا؟ Beli dahil Veseris ve Kardestin Türkiye ragahandın ku keştiye Anatolia giyiştiye Tengava Dardanel u Liver pişti Kriyarın dadi u tekniki keşti berbe ciye xuye ku bendera le bajarek din ya Türkiye'ye derketiye re her vaha Kardestin Türkiye dahil ragahandın ku dozgeriya Türkiye'de derbarayı ve büyerede li persinek daye despekirin u Türkiye hem le Ankara u hem jile Atina'yı ketine tekiliyen bi Kardestin Yunani u ev büyera bütündi şermezar kurune u daxuyaniyek fermi xwestine ji Kardestin Yunani hecayı bir xistine ku heta naha Yunanistan'ı ser büyere hina daxuyaniyek fermi ne daye le bendeye ku iro de derbare büyere de hın daxuyaniyen veren dayin. Başa Özlem ev çi dibe dinêvbera Tirkiye û Yunanistanê da çima li vî demî ev kêşa ev krîza dinêvbera wan de derketiye? Belê de xilwekî tizanin her du welatên ku endamê NATOyê ne û cîran bi rastî deh salan e nedan wan da nakokiyên tund hene bi herî pir jî li ser serweriya çavkaniyên enerjiyên li deryaya spî û li ser serweriya hin giravên li rojhilata deryaya spî. Herî davê di destpêka vê mehêda yanî deh roj berê Tirkiye îdia kir ku firokeyên Yunanî firokeyên şeriyên Türkiye de dema rêhananên bi NATOyê de asten kirine û ev xeteriyek çêkiriye. Lê Yunanistan ev iddiayana redike. Her vaha Türkiye dibêje ku Yunanistan hin giravên ku nêzî beravên Türkiye'ye ne leşkerî dike û ev jî binpêkirina hin peymanên navnetevî ye.
لێ دەخیل هێژای گوتنەیەک و ئەردۆغان هەفتەیە باوری 4 جارە گۆتارên gelek tund dijî Yunanistanê anî ziman û got ku sebra Tirkiyeyê nemaye û Tirkiye dikare ji nişka ve şevekî were ku ev jî aloziyek mezin derxist holê. ئۆزنام ینی ما بیست بەری چەند ڕۆژان ناتۆ هەوڵەکە بوو ji بۆ ناوبەریە دنێبەرە هەردوو ئەندامین و ناتۆ دەنەیەکەتی ئەوروپیش بە هەمان شێوە و دیارە وەزیرێ دەروێ ئەمریکاژی هەوڵا ناوبەری کردبوو یعنی چ جوان هەوڵێ ناوبەری ئەم دەزانن. Belê dexîl bi rastî li gor pêzanînên fermî yan jî daxuyaniyên fermî em nikarin bêjin ku encamek rast û destketî li pêş me ye lê em tenê dikarin bêjin ku piştî nameya Yunanistanê ya hefteya borî ku li serî Amerîka netewên yekbûyî yektiya Awropa xistibû ku ev gefên Tirkiyeyê û daxuyaniyên Erdogan bi fermî were şermezarkirin û piştgiriya Yunanistanê were kirin. Ji ber vê yekê jî roja şemiyê Wezîrê Derveyê Amerîka Antony Blinken got ku divê ev pirsgirêka bi diyalogê were çareserkirin her wiha sekreterê giştiyê NATOyê Jens Stoltenberg jî heman xal destnîşan kir. Lê li hing çavderên Yektiya Awropa dibêjin ku dibe ku beriya civîna hilcivîna serokên Yektiya Awropa ya ne fermî ku ew ê 6 û 7 cotmehê de li Pragê were darxistin dibe ku bi navbenkariya NATOyê û Amerîkayê rêberên her du welatan civînek pêk bînin. ئۆزلام یاساک ڕاستەخۆ بمەڕا بۆ گەلکی سوپاس ئۆزلام. Gelek spas. بەڵێ ئازیزان و ڕێزلێنان لە شاژنی بەریتانیا بەردەوامە لە کاتێکدا تەرمەکەی بەڕێکەوت بۆ لەندەن و خەڵکی ڕێزی لێنەنێن لەوە ژەمەد بابەتێکی بەرنمەکەی ئێستامانە بەڵام پاشەم ناوبڕە. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. تابوتا شاژنا بریتانیا ئەلیزابێت ji mala wê ya havînê li Skotland beref Edinburgh bi rêket û bi dirêjahiya rêka gelek cîhan خەڵکی بریتانیا ji bo rêzgirtinê li ser rexên rêya cadan rawestan bûn gelek jwana bi bêdengî û gelek jwanan jî bi çavên girî. Spêdeya îro bi demê Londonê karwanê ئۆتۆمبیلên تابوتا ئەلیزابێت یا شاژنا بریتانی ji kelha Balmoral cihê ku wê di ciyê 96 saliyê de wexera dawî kirî derket beref paytextê Britanya di gotara rêzgirtinê de li dayîka xwe Şah Charles yê sêyem duh dema ku bûye şah wî got ku rêwîtiya dayîka wî gelkê hêja bû. بەڵێ ئازیزان هەروەکو ئاماژەمان پێکرد تەرمی شاژنی بەریتانیا ئەلیزابێتی دووهەم ئەمڕۆ یەکشەمە لە مەراسیمێکی تایبەتدا دەگەڕێتەوە بۆ لەندەن ئەمەش لە کاتێکدایە کە ئامادەکاریەکان دەکرێت بۆ ئەوەی ڕۆژی 19 ئەم مانگە مەراسیمی بە خاکسپاردنی لە لەندەن بەڕێوە بچێت هەر پاش ئەوەی شاژن ڕۆژی پێنجشەمە لە تەمەنی 96 ساڵیدا کۆچی دوایی کرد چارلسی کوڕی بوو بە پادشای بەریتانیا. دەچینە لای زارا ساڵح شیکەرەوەی سیاسی لە لەندەن. بەڕێز زارا ساڵح سوپاس بۆ کاتەکەت. سەرەتا دەمەوێت بزانم خەڵکی بەریتانیا چۆن یادی شاژن دەکەنەوە. بەێ سپاس بۆتە هیرۆ بێگومان یعنی نوچەیە کۆچە داویە شاژنا بریتانیا ناودار ئەلیزابێت بڕاستی نەتەنێ نوچەیە سەرەکە بوو لە بریتانیا بۆ خەڵکی بریتانیا لە سەرانسەری جیهانێ ینی لە نوچەیە وەکت بەیە میدیا بوو یا لە سوسیال میدیا دەبوو بڕاستیژی ئەو تێ وێ واتەیە ئەو شاژناها بڕاستی جیهاکی وێ تایبەت لە سەرانسەری جیهانی هەبوو بریتانیژی وەکە لە ئەو شاژنە کوکوین ئەلیزابێت مەریزە دکن وەکە
دایکا تەوان بووێنیت بۆ پیرکا بریتانیا بوو لۆ ما ڕێزگرتنەکە گەلێکی خویا و دیار هاتە ژێرە گرتن لە سەرانسەری بریتانیا دەیت ئیرۆ تەرمێ وێناک دەرکەت ژبال مۆرال ژوێکەل هەیە نها برێدەیە بۆ پشتی نیڤ و دەما لندن وێ بگهێ لندن هەمووژی ئەو دەرکەتنێ سەریان ها دەخیلانی زمان هەمووشی شێوەی ڕێز لێگرتنێنە. بەڵێ لە کاتێکدا دەزانین هەر پاش کۆچی دوایی شاژن چارلسی سێمی کوڕی بوو بە بادشای وڵاتەکە و سەرانی تەواوی جیهانیش پیرۆزباییان لێکرد و هیوای تەندروستێکی باشیشی بۆ ئەخوازن. دەمەوێت بزانم هیچ چاوەڕوانی گۆڕانکاریەک با بڵێن لە سیستەمی ئەم بنەماڵەیی بەریتانیادا ئەکرێت یان نا؟ بێگومان هەن گوهارتن وێ هەبن لێ ئەو گۆرتنێن سەرەکە ji ber prinsîp û rêbazê ew malbatê yeke her şahzadeyê Brîtanî bê wela şahjin bê bêguman daxeftina xwe de Charles anî ziman got ew ê li ser wê rêya dayika xwe berdewam bike lê bêguman wê nikaribe ew cihê taybet ew cihê rêz lêgirtina giran ew rola gelekî gokarî bû miletê Brîtanya û ên dewletên Commonwealth nêzîkî hev bike ew ê Charles nikaribe vê rolê bigire lê ew dixwaze hewil bide ji ber got te dît Charlesê got îro niha ew bû şahê Brîtanya bi şêweke fermî hinek yanî di mêjûyê xelkê Brîtanya de hinek dîroka wî reş heye taybet ji dema gava hevjîna wî ya goça dawî kir not û hefta de deyana wî çaxî hinek yanî peywendiyê wîn li ger ew باشە دکتۆر زارا ئێمە دەزانین کاتێکە کەسێک دەبێتە بادشا هاوسەرەکەشی دەبێتە چۆنەڵەی شاژنی وڵاتەکە بەڵام هۆکاری چی بوو کە هاوژینی چارلسی سێهەم با بڵێن نازناوی شاژنیان پێ نەدا لە ئێستاە. بله او لگور یسا و پرنسیپن بریتانیا شاهی شاهزاده یعنی کسی گو ناج مالباته به یعنی اگر هفجین به کجا عالی به نتوانه به او لقبی او بستنش برگو او نج مالباته نج خوینا وابو یعنی يعني هبجيني كوين إليزابيث بخوا نتوانش برضو أو راستاج بسمام ويبو لنج سريع شرابوز بيجن بولوجي نتوان نكاري بو بشاه أو كاملة بخوجي نجم الباطية ويعد الدوا حتى بري صالة كتني إنه كوين إليزابيث جيرا بيروز كرجو يعني نها أو كاري ببي هبجينا شاهي بريطانيا تشارلز يعني او بالانجليزي ديفيجن كوين اسكورت يعني تنت مني جناوي يعني بەڵێ پێشەوەی بچمە پرسیارێکتر دەمەوێت بینەرانمان ئاگادار بکەمەوە ئەو دیمەنانی کە لەسەر شاشەکە دەیبینن دیمەنی ڕاستە و خۆی کۆشکی باکنهامە. بەڵێ دکتۆر ساڵح دەمەوێت بچمە پرسیارێکی تر ئایا مردنی شاژن چ کاریگەریەکی دەبێت بەسەر ناوچەکانی ژێردەسەڵاتی بەریتانیا نەک تەنها بەریتانیا بۆ خۆی؟ بێگومان باندۆرا وێ هەبێ لێ ئەنا ئەو باندۆرا گەلێکی بنگهین بێ ینی ji ber gote dît ew welatên got dibin navê sîwana dewletên Commonwealth ê got Brîtanya desthilatdariya wa kirî li Brîtanya bixwe jî yanî ew şêweyê peywendiya wê her bimêne lê hin şêweyên yanî dibêjin ê teknîkî wê bêne guhartin wek nimûne mesela li Brîtanya استا او گوارتنا پرايان وي بي گوارتن او ويني اليزابيث لسربو يعني ماوي يعني نافبرا 2 سالا دا او براتينا گوارتن باسبورت يعني ويني اللي كوين اليزابيث لسربو بي گوارتن اللي هلبت او رولا كوين اليزابيث گلكي گرنگ بو باندورا ويل سرفان ولاتن دیترجی هەبووێت هەندوەری کۆمەنوێلت برتانیا بە چارلز ئەس باوەڕ دەکەم وێ نکار بێ وێ ڕۆلێ
تمامی بەردەوام بکێ حتان هات گۆرتێ دیارکردن ji ber ew bixwe negelekî divê nedivê şopa diya xwe de bû tenê yanî weke dibê bêhtir xelkê Brîtanya bawer dikir got ew Charles bixwe wê nabide kurê xwe William ji ber got bêhtir Brîtanya hez ji William hez dikin ji ber got niha ew bû jî ew jî bû Mîrê Wales û ji navê jî bû Mîra Wales wê hinekî zehmetî hebin li pêşiya Charles gokaribê cihê yanî nêzîkî wê cihê diya xwe bibe yanî wê rola got bide nexasim wî jî daxaftina xwe da anî ziman yanî pesnê jina xwe da got hezkirina me yanî lê li cem Brîtanya jina wî nimûneke reş e yanî nimûneke yanî tê girêdan bi deyana va ji ber got ew bû sedema helweşandina hevjîntiya Diana û Charles ev tê bîra xelkê Brîtanya ro ez bawer dikim hinekî wê hinekî zehmetî û astengî hebin li pêşiya Charles gokaribê hinekî wê dibin siha wê bandora diya xwe da Queen Elizabeth ez bawer dikim wê bimêne. بەڵێ دکتۆر زارا دەبینین لە ئاستی جیهانی و بە تایبەتی لە ناو کوردیشا کە ئەبینین لەو ڕۆژەوەی شاژن کۆچی دوایی کردووە دوو ڕای زۆر جیاواز هەیە هەندێک کە دەزانین ینی زۆر نیگەران و زۆر خەمبار بوون بۆ ئەم کۆچەی شاژن و زۆر بە گرنگیەوە لە ڕۆڵی دەڕوانن بەڵام هەندێکیش هەن کە ڕەخنە لەو دید و بۆچوونە ئەگرن کە بەو شێوەیەیە هۆکارەکەی چییە ئەم دابەشبوونە؟ Ez bawer dikim hinek tevlîbûn heye virde yanî li Brîtanya yanî şajina Brîtanî ti rola wê dwarê siyasî de nebû yanî ew Brîtanya weke perleman weke hikûmet ew roleke wê siyasî baş hebû taybet li ser Başûrê Kurdistan li ser pirsgirêka Kurdî yanî şerê cîhanê yekem duyem Brîtanya roleke wê giring hebû di rewşa Kurdî de û her şêweke nerênî bû ne baş bû yanî em tev de zanûn te ya dawî referendum jî û yek destê wê ser hebû got neçû serî lê ez bawer dikim Kurd hinek gelek zor bi atîfet yanî va mesela yanî ew şajina Brîtanî ti pêwendiyê wên va biryarê siyasî nebû ez bawer dikim gereka Kurd rêz bigirin li vê şajina ha û ew têgeya li tevlî hev nekin yanî rexne li siyaseta Brîtanî perleman hikûmet bikin bes şajina Brîtanî bawer dikim cihê rêzlêgirtinê ya em Kurd em karin wê bikin nimûne çawa mirov xwe li dora kesayetekî xwedî karîzma got her war cihê qenciyê û xêrê bû nexwest got diktatoriyeteke avakê weke çawa li nav miletên cîhana duyem li gelek welata nav Kurda de jî ev e gava gelek Kurd gava serokek hebe yan jî çêk divê jiyana xwe pê vegirêdin wî dikine ji xwe re weke peykerek yan jî weke nimûne bê serok jiyan nabe yan jî bi can û bi xwe nemtirine ev hemû şêwên avakirina diktatoriyetê ye û çandina ebûdiyetê stemkariyê ye lê ev şajneha nikarî ew rola wê her roleke ew miletî li ser hev digirtin ew yanî bû nimûne sîmbola yekîtiya Brîtanya. بەڵێ دکتۆر زارا ساڵح شۆڤەکاری سیاسی بنکە لە لەندەن سوپاس. سپاس باوجی. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. دوحشەمی سەرۆکی ئۆکرانیا ڤڵەدیمیر زەڵەنسکی گوت ji destpêka vê mehêîlûnê dahêzin welatî wî nêzîkî 2000 kilometrên erdê ji destê hêzên Rûsî derxistine û niha ew erd dijêr kontrola serbazên Ûkranî de ye. Zelenskî leşkerê Rûsî tawanbar kir ku her tawanekê wê encam bide ji bo ku wan deveran vegerîne ji destê xwe. Di peyamekî vîdyoyê de Zelenskî bersiva gotina wezîrê berevaniya Rûsya dida dema wî gotî ku hêzên Rûsî xwe ji dû deverên Xarkîv yên rojhilata Ukrayna vekêşane cihê ku hêzên Ukranî pêşketinên baş tê dekirin bi destxistîn. Zelenskî got jî ji wan re
بڕیارێک باش بوو و بڕەبن. داخوایانیا وەزیری بەڕەوانیا رووسی چەند ڕۆژان بوو پشتی هێزین ئوکرانی پێشکەتن دە شەڕاندا لە باشووری خارکیف کرینووی گۆتژی کو ئەف مژار یان سەرۆکی ئوکراینیا ئەف مژار بە سەرۆکی فەرەنسی ئەمانوێل مەکرۆن ڕا بەحث کردیا و چاوانیە قەیمکردنا تۆ لەو جزایان لەسەر مۆسکۆ. دەنگی چەند تەقینەوەیەک لە شاری پرۆکۆڤسکی ئۆکرانیا بیسترا لە کاتێکدا شەوی شەمە لەلایەن ڕووسیاوە هێرشێکرایە سەر شارەکە. لە پشت بینەکانەوە بڵێسەی ئاگر و دووکەڵ بیندا کە بەرز بووبەوە لە هەمان کاتدا زەنگی هوشیارکردنەوە لێدرا. دانیشتوان ئاگادار کرانەوە کە بە دوای شوێنێکی سەلامەتدا بگەڕێن دەست بەجێ ڕانێگەیەندراوە کە هێرشەکە کراوەتە سەر شوێنێک. بەڵام چەند تەقینەوەیەکیش ڕوویدا بوو لەو شاری کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی هەرێمی دۆنسێکی ئۆکرانیاوە. وەزیرێ دەرڤەی ئەمریکا ئەنتۆنی بلینکن بە سەکرەتێری گشتی ناتۆیە یانس ستۆلتنبەرگ ڕا جڤیاژ بۆ مشت و مڕێن لەسەر دەستکەفتên داویên لەشکری ئۆکراینی وان هەروەسا دانوستاندن kirin لەسەر بژارەیەن وڵاتên یەکەتیا ئەوروپی ji bo ku ji zivistana dahatî derbas bin bi kêmtirîn gaz û nefta Rûsî. Blinken got serokê Rûsî Vladimir Putin enerjiyê weka çek bikartîne. راپۆرتا دەنگی ئەمریکا ji وەزارەتا دەرڤەی ئەمریکی. ڕۆژایینê wezîrê dervê Amerîka Anthony Blinken piştî ku vî serdana nexweşxaneyek zarokan li Ukraynayê roja pênşemê kir got ku her ku êrîşa Rusyayê ya li ser Ukraynayê di meha xwe ya heftemîn de berdewam dike, sivîlên Ukraynayê bi giranê jin û zarok bedelekî mezin didin. Blinken serdana navenda NATOyê li Brükselê kir û got ku şerê Rusyayê bandorên mezin derdixe holê ku ev bandorê gelê Rusyayê jê dike. ژمارەکە mezin yê hêzên Rûsya li Ukraynayê û mixabin bi awayekî trajîk metirsîdar serokê Putin destnîşan kir got ew ê gelek kesan bavêje nav vê qeyranê got bihayekî mezin be ji Rûsya re bê bedelên mezin ji bo paşa rojavê. Blinken got ku Rusya êdî nikare amûrên leşkerî bo hêzên xwe peyda bike û ji bo çekan serî li Îran û Koreya Bakur bide. Li New Yorkê Rusyayê civînekî encumena evlekarî ya netewên yekbûyî li darxist da ku rexne li Rojava bike ji ber piştevaniya leşkerî ji bo Ukraynayê re ku nûnerê vê got ku ev bûye şerekî vekaletê ku ji aliyê NATOyê ve tê bi rê ve birin. Sekreterî Giştî NATOyê Jens Stoltenberg bang li hevalbendan kir ku cil û bergên taybetî jeneratör kon û amûran bidin da ku alîkariya artêşa Ukraynayê bikin da ku zivistanê derbas bikin. Blinken got ku Amerîka vê alîgirên xwe yên Ewropî jî di sermayê de nehêle ji ber ku ev ji zivistanê re amade dibin û heval didin ku bêyî gaz û nefta Rusyayê bi ser kevin. Pisporek ji dengê Amerîka ra got ku Amerîka dê karê xwe ji bo parastina yekitiya NATOyê berdewam bike li dijî toleyên Rusyayê. û hindê bibînin ez difikirim ku gelek hewildanên rêveberiya Biden bû bi rêvebirina hêviyên li Ewropayê ye ku hewil bide ku bu krîza enerjî bibe alîkar û di heman demê de siyaseta xwe ya li ser Ukraynayê pihêztir bike. Her wekî wî di 6 û 7 mehên davê de kirî. Di serdanekê xwe ya roja înê ya Pragê de Wezîrê Derewaniya Amerîkî Lloyd Austin got ku Amerîka û hevalbendên wê dê heta dema ku pêwîst be dê piştgiriya Ukrayna û hevdû bikin. Ji bo Cindy Sain, Rûken Işık, dengê Amerîka, Washington. رووسیا ڕەتی کردەوە کە کەرەستەی سەربازی لە وێزگەی ئەتۆمی زاپۆریژیا لە ئۆکرانیا گەورەترین وێزگەی کارەبای ئەتۆمی ئەوروپا جێگیر کردبێت. ئینە هالیکۆوە خوا بۆ کاراسەدەکە ناوەکی ئامادە دکە. ئەو بۆ خوا ئەو بۆ کوڕێ خۆی 2 ساڵی ئەلەکساندر دەرمانان بەرهەف دکە. داکو خوا بۆ پارێزن لە هەمبەر دەرکەتنا رادیۆسیۆنê ji santrala navûkî ya nêzîkî Zaporojyayê. Ez hatim vir da ku hebên îyot û potasyumê bikirim. Heke keraseteke çê bibe em ê bikaribin wê werbigirin û jiyana xwe biparêzin. Ez hêvî dikim ku pêwîst nebe. Çavdêrên Ajansa Navnetevî ya Enerjiya Atomî IAEA roja sêşemê ragihandin ku zererek mezin gehiştiye santralê. Di nav de awahiyek ku sotemeniya navûkî û bermahiyên radyoaktîv jî têde hene. Di dema serdana xwe de lêkolêr neçar man ku xwe ji topbarana derdorê biparêze. Em yariya bi agirî dikin û dê karasatek rû bide.
Sekreteri giştî yene tevên yekgirtî banga avakirina herêmeka parastî kir li derdora santralê. Ev yek dê bi pabendbûna hêzên Rûsî çêbibe ku hemî leşker û kelûpelên leşkerî ji wê herêma sînorkirî vekişin û her wiha bi pabendbûna hêzên Ukraynayê ku neçin wê herêmê. Çavdêrên IAEA leşker û alavên leşkerî yên Rûsî li cihê bûyerê dîtine. Tina wan da kamyoneke leşkerî yên ku li 2 salonên turbînê picih bûne. Ukrayna dibêje Rusya di çarçoveya operasyoneka ala sexte da herêmê topbaran dike. Ez bawer dikim ne bi tenê cîhan berpirsa belkû pêtiviya nûnerên Ajansa Atomiya Cîhanê Rûsya neçar bikin çekê xwe danit li nêzik kargeha navokî û tevaya kontrolê jî vegerînte destê Ukrayna. Rusyayê roja çarşemê red kir ku kelûperên leşkerî li vê derê hatine picihkirin û Ukrayna bi êrişan tawanbar kir. Gelo em xwe gulebaran dikin, ew tiştekî bêwate ye. Çi rêdin nîne ku em wê şîrove bikin? 6 reaktorên newikî baş tine parastin li vê herêmê. Lê ne ew e ku nikarin bihên hilbişandin. Wan embarên bêmetran stûr hene û di her avahiyekê de reaktorek bi teştek pûlay a zextî gavekê stûr. Xetên elektrîkê yên tora sereke yên santralê zerer dîtine. Sîstema wê yên sarkirinê niha ji aliyê xeteka yedek ya jeneratora santralê bixwe ve têt dabînkirin. Jeneratorên dîzelê an jî mazotê çareya davî ne. Anîna ew qas mazot bo santralê di nav eniya şer de niha gelekî zehmet e. Gundabûna tewahî ya elektrîkê dê zorê bide sekinandina sîstemên sarbûna reaktorê. Bi vî awayî be germiya sûtemeniya reaktorê dê gelkê bilind be û renga begeha qonaxa helandinê. Hikûmeta Ukraynayê dibêje ku ew lêkolîn dike ka gelo santral dikare bihêtgirtin, niha tenê yek ji 6 reaktorên santralê dixebite. Raporta Henry Ridgwell, Çeto Özel, Dengê Amerîka, Washington. Îro yekşemê xelkê Swîdê dengî didin di hilbijartinekê da ku hevbendiya Sosyal Demokrat a desthaladar berhengarî hevbendiya çepgir dibe di hewlekê de ji bo vegerandina desthalata xwe helbet çepgir ku 8 salan di opozîsyonê de bûn. Bilindbûna jimara rûdanên teqekirinê bûne xema dengderan û herwesa kempênên partiyan jî giranî danine ser pêngavên tundtir li hember tawanên bandên çekdar. Li heman demê ku bilindbûna rêjeya giranî û helawsanê jî her heye û bihayê enerjiyê jî bi sedemê şerê dagirkirina Ukrayna. Rawergirtinên dawî xuya dikin ku hevbendiya çep a navend gelkê nêzîkî hevbendiya razgira Sosyal Demokrat bûye. بەڵێ ئازیزان هەروەکو لە سەرەتایی بەرنامەکەش ئاماژەمان پێکرد کە ئەمڕۆ یادی 21ەمی ساڵی هێرشە تێرۆرکاریەکانی 11 سپتەمبەرەکە کرایە سەر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئەو دیمەنانی کە ئێستاش دەیبینن دیمەنی ڕاستەوخۆی مەڕاستیمەکەی پەنتاگۆنە بۆ یادکردنەوەی ئەو کەسانی کە لەوەی گیانیان لەدەستدا بوو کاتێکە فڕۆکەی سێهەم ئەو فڕۆکانی کە ڕفێنرا بوون ئەلبەتە 4 فڕۆکە ڕفێنران لەو ڕۆژەدا فڕۆکەی سێهەم لە کاتژمێر 9:37 خولەکی سەر لە بەیانی خۆی کێشا بە بەشێکی پەنتاگۆن و لەوێشدا کۆمەڵێک خەڵک گیانیان لەدەستدا بەڵێ لەو هێرشەدا لەوەی پێنتاگۆن 187 کەس گیانیان لەدەستدا تەنها لەو هێرشەدامە جگە لەوەش ژمارێکی زۆرتر بریندار بوون و هەندێک کەسیش کە لە پاش ئەوەش تووشی بریندارێکی وابوون کە برینەکانیان زۆر قوڵ بوو بۆەوە. هەلبەت نزیکی 30,000 کەسان تەوای ئێریشاندا هاتن کوشتن هێرۆ دوێ ڕۆژێدا ئەم وان دیمەنان دەبینین ژە پەنتاگۆن تێ چاوەڕێکردن و سەرۆک بایدن لەوەر ئامادە بە لەوان ڕێوەرسمان ئامادە بە ئەم زانن لە نیویۆرکێژی هەلبەتە ئەو بیرەوەری تێکردن ji بۆ ڕێزگرتنی لە قوربانیان فەرمانداری نیویۆرکێ وێ لە جihê ئایریشان هەلبەت ناوەندی بازرگانیە جیهانیا بەرێ ئامادە بکو نها بووە مزەخانە لێ نها ئەم ڕاستەوخۆ دیمەنên پەنتاگۆن دەبینین کو ڕێوەرسمە کوێ بێکردن ji بۆ ڕێزگرتنی لە قوربانیین وێ ڕۆژی.
بەڵێ ئازیزان لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا کاتێکی تر هەشاد و بەختەوەر بن. خداحافظ.